لە ئێستاشدا و لە کاتێکدا بەرەو کۆتایی ساڵی 2024 هەنگاو دەنین هاوپیشەکانمان سەر بەناوەند موچەی مانگی 12 وەردەگرن. ئێمە بە نائومێدیەوە چاوەڕێی موچەی مانگی 11ین. بۆیە لێرەوە ئەم داواکاریانەی لای خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم لە ئەگەری دواکەوتنی دابەشکردنی موچەی مانگی 11 و 12 بە شێوەیەکی تونتر دێنە سەر شەقام و هەڵوێستی تونترمان دەبێ. خاڵی دووەم جەختکردنەوە جەخت لە گواستنەوەی ڕاژە و موچەکانمان دەکەینەوە بۆ سەر ناوەند بە پێی بڕگەی 21 لە کارنامەی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی. خاڵی سێەم داوای تەوتینکردنی موچەکانمان دەکەین لە بانکە عێراقەکان و ڕافیدەین و ڕەشید بە پێی بڕیاری دادگای فدراڵی عێراق. چوارەم دابەشکردنی دوو موچەی کۆتایی ساڵ بە پەلە تا دەرگای قوتابخانەکان بە کراوەی بمێنێتەوە. پێنجەم دابەشکردنی شایستەدارەکانی مامۆستایانی گرێبەست و بە هەمیشەیی کردنیان. شەشەم و کۆتایی هەوڵەکانمان بەردەوام دەبێ بۆ بەدەستهێنانەوەی مافەکانمان لە نزیکترین کاتدا سەردانی بەغدا دەکەین کە جێی یەکلایکردنەوەی جەقی ململانەکانە. دەستەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی 24/12/2024.